سڵاتان لێبێ لە دانیمارکین ئەو وڵاتەی کە لە دنیادا وا بە نێوبانگە کە دانیشتوانی هاوڵاتیانی بەختەوەرترینن لە دنیاداوا دەگوترێت لە ڕاپرسیەکاندا، وڵاتێک کە لە کۆمەڵێکی زۆر دوورگە پێکاتوە، بەڵام دوورگە گەورەکانی بە پردی گەورە بێکەوە بەستراونەتەوە، وڵاتێکیش کە دەڵێن خۆراکی خۆشی لێ زۆر شت دەنێرێ بۆ دەرەوە، کشت و کاڵ بە تایبەتی نزیکیشە لە باشووری کوردستان ژماری دانیشتوانی ئەگەر بەراوردی بکەین زۆرتر لە 5 ملیۆن کەسی تێدا دەژیت، بەڵام دەڵێن ئەوانەی کە لێرە وەکو کۆچبەردن دۆخێکی زۆر خراپیان هەیە، ژیانیان زۆر خراپە. دەمێن لە دیاسپۆرای ئەم جارەدا لەوە بکۆڵمەوە کە کوردی دیاسپۆرا لێرە پردی پەیوەندیان لەگەڵ کۆمەلگای دانیمارکی چەند پتەوە، چەند دوور و درێژە یا چەند کورتە، چەند دەگاتە ئەو شوێنانەی کە پێویستە بیگاتێ، کوردی ئێرە چەند بەختەوەرن و چیان دەرفەتەکانیان چین و چیان پێدەبێت بۆ کوردستان بۆ ئایندا. کۆمەڵێک میوانی بەڕێز لێرن، کەسانی بەشدارن لە نێو کۆمەلگای دانیمارکیدا کوردی دیاسپۆرانشین بێگوبان و لێرە ڕۆڵیانێ لە زاری خۆیانەوە ئەمڕۆ گوێمان لێ دەبێت کە لێرە کوردی دانیمارک چۆن دەژین. دەمە میوانەکان خۆیانتان پێ بناسێنن. بە خانم جەواهر دەست پێ دەکەم، جەواهر محەممەد، دەتوانێت لەم کامرەیەوە خۆت بناسێنی. گەلێک سلااوش بەوە ئەز کوردی ڕۆژئاوامە ji باژارێ قامشلۆمە، ئەز لە باژارێ دانیمارک ئەز دەخۆینم تقریبان 9 ساڵێ چێ بووە ئەز هاتما بێ دەرێ و دبەر خوندنا خۆرەژی ئەز کار دکم و دبەر کاری خۆرەژی ئەز کاری تەتەواعی دکم لە بەرگۆ گەلێکی جەمە گرنگە ئەز ئاری کوردی خۆ بکەم و خەڵکێک بۆ محتاج بن. باش گەلێک سپاس کاک عەدنان ئاغاجان. سلااوڕێز بوو بینەرانێ ڕووداو و کوردستان. ئەز مامۆستی مەدرسێمە تقریبا 38 ساڵە لە دانمارکە دژیم. ئەس سەرۆکی فێدراسیۆنە کۆمەلێن کورد لە دانمارک، هەروە سەرۆکی دیا کوردێمە کارۆ خەباتێن جیواکی و وڵات بگوڕ خوااتەخوا دمەشینم. باشە گەلێک سپاس خانم دڵنیا پیری. بەڵێ سلااوڕێزمێ لە خزمەت ئێوەی عزیز و بینەرانی ڕووداو. من خەڵکی ڕۆژهەڵاتم شاری کامێران، نزیکەی 9 بۆ 10 ساڵە لە وڵاتی دانمارک دەژیم. ئەم ساڵ کۆتا قۆناغی خوێندنمە و هاوکات لە قوتابخانەیەکی شەو و ڕۆژ کار دەکەم. ئێمە لەوێ تیمەکین، ئەو تیمە کار بەوە دەکەین کە ئەو کەسانی کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 18 ساڵدایە کاتێککە لە قوتابخانەدا دەبڕێن یان لەو کۆمەڵگایەدا دەبڕێن کە تێدا دەخوێنن، ئێمە یارمەتیان دەدەین و دەیانگەڕێنینەوە بۆ ناو چالاکەکانی قوتابخانە. باشە سپاس دەکەم. کاک دەنیز بەرخۆدان سەرنجی. مرحبا و سلااو لە هەموو تەماشەوانن ڕووداوی. ناوی من دەنیز سەرنجیە و ئەز خەڵکی چۆرۆمی مە لێ باکووری تورکیە، ئەسلی منجی باکووری کوردستانیە و ئەز لە دانیمارک چێ بووم هاتمەدنی و لێ دەرێ ئەز ڕۆژنامەوانم و نویسکارم. من 11 پرتوک نویساندن بێ زمانی دانیمارکی، یەک جوان ئەو پرتوکە کورجی ئاهە تازە ئەنسیکلۆپیدیە لەسەر کوردن لەسەر چاند و دیرۆکە گەلێ کورد و هەروەها ئەز لە دانیمارک ئەدیتۆری ماڵپەرە ژیانم کو نوچەین کوردی بە زمانی دانیمارکی. باش گەلێک سپاس خانم مەهاباد کەریم. ئەم کاتتان باش، ئومێدم باشیتانە. من خەڵکی سلێمانیم و بۆ ماوەی 22 ساڵە لە دەنیمارکدا ئەنیشم. کار و پیشەم پەروەردە و گەشەی مناڵ و مرۆیە، هەروەها ڕاهێنەری وەرزشی و هێڵت کۆوچم. زۆر باشە سپاسان دەکەم بەخێر بن. ستایلی بەرنامەکەمان وا دەبێت من گریمانەیەک دەڵم، بیرۆکەیەک دەڵم و ئێوە کۆکن یان ناکۆکن لەگەڵێ پێم دەڵێن و دوایی پێشم دەڵێن بۆچی کۆکن یان ناکۆکن، بۆچی ڕاستە بۆچی ڕاستە. بە گریمانەی یەکەم دەست پێ دەکەم یا بیرکردنەوەی یەکەم من وا بیر دەکەمەوە کە کورد لە دانیمارک زۆر چالاکن و کاریگەریەکی زۆر گەورەیان هەیە لەسەر حکوومەتی دانیمارکی و کۆمەلگای دانیمارکی. ئەزب کورمانجیژی بێژم بلا کاک دەنیزی باش فێم بکە لە گۆڕی نەڕینا من لە دەرەوەی دانیمارکی ئەساتمە ئەز وسا دەبینم کوردی دانیمارکی گەلک کاریگەرن دەجڤاتە دانیمارکیدا و کاریگەریاوان سەر جڤاتە دانیمارکی سەر حکوومەتە دانیمارکێژی هەیە. چ قاسی ڕاستە کاک عەدنان بە بەڕێز دەست پێ دەکەم. سپاس کێمگەکی من ڕاستیاوە هەیە لێ سەدەسە جنینە. باش باشە
لێ باش هەموو ئاتۆن دکارە باشتر ببە وقتی از 6 سال بری 8 سال بری نه هاتم متگو از کردم گله کن گفت چیه کرد چیه ایرو به جماوری یعنی جواد دانمارکی اد بیجم کس نمی‌کنه که نزن که کرد کیه چیه اولی خبرات سالانه کریه لیمشیا گله باشتر جی بکن مدیشیا خو باشتر ریز بکن مدیشیا له همه وارین جیان دا کمالان بکن رخصتان بکن اولنا پارتی دانمارکی دا چالاک بین اف که ماسیا مهیا نه حتی نه دمه که دما برینه مثلا لپارلمنت دو کردین مهبون جاره هبیه 3-4 هبونه وی دوره مخابن که استیلانی نه گله گرینگه که مرو بشک جوی جواتی به جی کارگریه بگیره و سیاست بگیره و خواندوانی بگیره و جیانا روزانه بگیره ام باشن لی ام دوی گله باشتر جی ببین محمد خان تو دلای چی منیش همان رأی بەڕێستم هەیە ئێمەی کورد بەدەست خۆمانە لە هەر کۆمەڵێک کابژین بمانەوێت بەختەوەر بین یا بەختەوەر نەبین بمانەوێت تێکەڵی ئەو کۆمەڵە ببین یا نەبین لێرە فرسەتێکی گەورە هەیە بۆ هەموو تاکێک ئەگەر بیەوێت گەشە بەخۆی بە ئەگەر بیەوێت بخوێنێت ئەگەر بیەوێت تێکەڵی کۆمەڵەکە بێ لە هەر تەمەنێکا بیت لەبەرەوە ناتوانم پێت بڵێم 100% هەموو کوردەکان بەختەوەرن ناشتوانم پێت بڵێم بەختەوەر نین باسی کاریگەری دەکەم ئەم جارە دوای دێنە سەر مەسەلەی بەختەوەریش بەس کورد کاریگەرت لێرە لە نێو کۆمەڵگای دانیمارکیدا بە هەمان شێوە دەورمان هەیە کاریگەرین هەریەکێکین ئێمەش وەکو دەنیمارکیەکان ئەوانەی ویستویانە تێکەڵی کۆمەڵەکە ببن و کار بکەن ڕێیان بۆ کردوینەتەوانێ ڕێی خوێندنیان ناوین ڕێی کاریشیان ناوین باشە کاک دەنیس تو تەگەلک پرتوک نویساندنە تەنهاژی بەحس کرد و تو زێدەتری هەمیە چونکی لە دانیمارکێژی لە دایک بووی دەناو جباکە دانیمارکیدا دەزانێ و چاوا دەفکرن لەسەر کووردا بڕاستی ئەم کاریگەرن مەسەلەن سیاسێکی دانیمارکی دەفکرە و بڕیارێکی بستیدە بێژە ئەوە بە دلێ کوردانە بە باش نینە ڕاستی بێژم تەسیرا کوردان لە دانمارکە ئاو خاص مەزنە ژبەر و یانە 5-6 میلیۆن نفوسە دانیمارکەیە و بەس تقریبا 5,000 جوان کورد ژبەر وێژی تەسیرا باندۆرە گەلێ کورد لە دانمارکە ئاو خاص مەزنە و بەریژی سێ ئەندامن مەجلیسی پارلەمەنە دانیمارکی هەبوو و کورد بوون ئیرۆ مقابن ئەو نەمان ژبەر وێژی یان باندۆرە کورد کێمتر بوو چما باندۆر کێمتر بوو 2014 دا شەری لە دیژی داعشی دەست پێ کرد بوو کورد دەبی شەریدە ڕۆلێکی مەزن و گرنگ لیست نها ئەو شەر خلاص بوو و داعش وەکی بەری نەما وەکی خلافەت نەما ji ber wê jî ew bandora Kurd wekî berê nema yani kêmtir bûn کێمتر بووە دڵنیاخان هاتی ئێرە دانیمارک ئەو کاتی کە هاتی ئەو شۆکەی کە کورد بەردەوام تووشی دەبێت دەچێتە وڵاتێک کوردم کورد خەڵکی کوێن کوردستان لەکوێ شتێکی وا هەبوو یا پێت وا بوو نا دانیمارکی لە سەرێمەشت باش دەزانن بەڵێ کاکێ من دیارە من تاڕاتێک لەگەڵ دێنیس هاوڕام چونکە ئێمە کاتێک کە باس لە دیاسپۆرا دەکەین بیر لە جوولەکەکان دەکەینەوە ئەوەمان لەوان بیستووە ئەو چەمکە یان بیر لە ئەرمەنەکان دەکەینەوە ینی ئێماگەر دیسان بینەوە سەر دیاسپۆرا لە پرسێکی سێڕەهەندی باسی لێوە بکەین وەکو ئاماژت پێدا من لە وڵاتێک دەژیم ئەمە ڕەهەندێکی باسەکەیە وڵاتەکەم بەجێ دێڵم لە ناچاری و دێم لە وڵاتێکی دیکە دەژیم ئەمە ڕەهەندی دووەمە واتە سیستەمێکە من دەبێ بڕۆ منە ئەو سیستەمەوە زمانێکی نوێیە کولتورێکی نوێیە بەڵام لایەنێکی دیکەش ئەوەیەکە چۆ هاوکات بێژگە لەم کولتورە لەگەڵ کۆمەڵێک ئتنێکی جیاوازدا بەرکەوتنت دەبێت لەم وڵاتەدا ئەمە ڕەهەندی سێمە بەڵام کاتێککە دێنە سەر پرسی کورد بۆ ئێمە زۆر ئالۆسترە چونکە ئێمە لە ناو کوردستاندا لە ناو چواردانە سنووری دەستکرددا ژیان دەکەین کە ژیانمان لەژێر هەڕەشەی ئاسمیلاسیۆندایە کاتێک لەوێ خۆمان دەرباز دەکەین دەینە دەرەوە لە ناو وڵاتێکی دیموکراتدا ئێمە هێشتا کوردستانی نین زۆر باشە دانیمارکەکان کێشت هەبووە بکەوتیان بگەێنی من کوردم ڕاستیت بێت ئێستا پێم وایە وەکو ئاماژیان پێدا مامۆستای ئازیز باشتر بووە خەڵک دەزانن کوردستان کوێ و کورد کێیە بەڵام وەکو لایەنی یاسایی من خەڵکی کوردستان نیم لەم وڵاتە من خەڵکی ئێرانم عێراقم سووریەم یان تورکیم ئەوە باسێکی یەکجار ئالۆزە بەڵام ئەگەر تۆزێک گەشتبینانە بۆی بڕۆین پێم وایە ئەو ئالۆزیە
ئەگەر دیاسپۆرا وەکو هەلێک بخۆزینەوە وەکو هەلێک ئیسفادەی لێ بکەین پێم وابێ قازانجی هەیە تا ئەوکە زیانی هەبێ جادێ مەسەر قازانجەکە یەکەم جار دەمەوێت بزانم کاریگەریەکە چییە جەواهرخان تۆ دەچی خەڵکی قامیشلۆی بەڵام سۆرانی جزانی لە سلێمانی بوویوە نییە بۆی بە سۆرانیش پرسیار لێ دەکەم دەچێت قوتابخانەکان دەچی لە زۆر چۆن شت ڕوون دەکەیەوە چیرۆکی خۆت ڕوون دەکەیەوە هەست پێ دەکەی کە دەزانن لێرە دانیمارکی هیچ کێشانی لەوەی کە بزانن کورد چی بووە چی کردووە تەسیری کورد هەیە بە کرمانجی بەرسەر بە کرمانجی مشکلەکان سەرنیشاڵیم بەڵام من وەکە کەچێکە کورد ئەس دچم مەسەن محادراتە دەدەم سەر ئەن و چاوە ئەسپەنا بەربووم هاتمە باژاری دەنیمارک فوەختەی ئەس دەما گو ئەس دچم ئەس محادرە خۆ دەدەم ئەس یەکەمین ئەس ینی دەبێژم ئەس کوردم و ئەس دەبێژم ژی مەسەرەن اختباري شريق وانه لسوري دس بكي انه كردي حق وحقوقي وانا كي تشاوبون فاز حاولين بالنوعا يعني بشكل كي غير مباشر انه از بكهن ما بوبليكم انه كرد كينا جبرجو قالك يعني اتش جرينجا جو بيتش سيزان بن راستي فاز بي تشتي از كاري خد اختي محاضرات ددم اختي ازناب حوالي خد بهم ولو يعني دفرجو ازلي از خديد ما خويا كرن انه اسكيما اصلا كيا كاك عدنا نوي كاك دنيز بحث كر مساله هجماره كردان لدانمارك داتەیە کە فەرمی هەیە کو مرۆ بزانە بە چەند من ناوەک برادێنجی باسیکی ئەوەین کو تێنە بوو وڵات لەسەر وڵاتی جیهاتی حسابن یان ترکیە یان عێراق یان ئیران یا سووریا بەس تقریبا یان تقریبا ئەم نابینەوە پێنج هەبێکی 7,000 هەندە بێژین 6,000 هەندە 7,000 هەندە 5,000 یا کەمتر نینن پرانیا کوردن دێرەجی کوردن ئانادوڵێنە ساڵی شێستان وەک کارگەر هاتن باشە ماڵباتێت خوازار و کە خوا هەمینمانە لێرە کوردن وەکیژی کوردستانی پشتی شەرێ عێراق و ئیران و پشتی کوردێتە عەسکەری لە تورکیە بەشێک کوردی باشوور و ji باکوور هاتن 2011 واتە شەرێ ناوخۆیی لە سووریە دەست پێ کرد وەفتێکی مەزنجی کوردێمەیە ڕۆژ ئاوا هاتن ڕۆژهاتێژە هەنە بس نقدر ئەوێندی یان ڕوشلاش بەشێک هاتن پشتی شکستی پشتی شەر سەکینی بەشێک کۆنجی لێرانە بەس 7,000 نابووری تەخمینا من باش دەڕۆمە سەر مژاری دووەم منداڵی کورد لێرە لە دانیمارک دەرفەتی زۆر باشیان هەیە کە زۆر بەختەوەر بن پەرۆدەیەکی باشیان هەبێ هیچ کێشێکی کۆمەڵایەتی وا گەوریان نەبێ و زمانی کوردیش دەوڵەتی دانیمارک یارمەتی دەدا کە منداڵەکانمان زمانی دایکیان بەباشی فێر ببن مابەتخان اختصاسی تۆ یەکەم جار دەمەوێت بزانم تەجروبەی تۆ چیە وایە؟ بێگومان مناڵی کورد وەکو مناڵی دەنیمارکی چانسێکی گەورەی هەیە بەختەوەر بژی و زۆر هەلی بۆ ڕێخسەنراوە یعنی ئەو کە بەختەوەر بێ بەڵام ئەگەڕێینەوە بۆ کولتوری خێزانەکان و شێوازی پەروەردەکردنمان پەروەردەکردنی وڵاتی ئەسکەندەنافی زۆر جیایە لەگەڵ پەروەردەکردنی وڵاتی ناوچەی ناوڕاست ئێمە لێرە مناڵ فێرەکەین باوەڕی بەخۆی هەبێ ڕەئی هەبێ قسە بکە بڵێ من هەم کەسی کە بووی نییە بڕیار با لە باتی من بەڵام ئێمە بە پێچەوانەوە من پەروەردەکراوم لەسەر ئەوەی کە وەختی ئەشتم بۆ دکتۆر دایکمە بواە قسەی بکردایە لە باتی من چیمە ئەبواە لە ماڵەوە ڕە بدرایە لە باتی من بەڵام ئێمە مناڵ بە شێوەیەکی کە پەروەردەکەین لێرە مەسەلەی ئەوەی کە فێری زمانی دایک ببن لێرە بەداخەوە لە دەنیمارک ئەو هەلە نییە لە قوتابخانەکان کە فێری زمانی دەنیمارکی کوردی ببن ببوورە یعنی وەکو دەرسێک کە هەیە لە وڵاتی تر هەیە وەکو سوید بۆ نمونە زمانی دایک لەوێ ئەتوانرێت لە قوتابخانەکانە دەرسێکیان هەبێ بەڵام ئێمە لە دەنیمارک نیمانە من خۆم پێش چەند ساڵێک وەک مامۆستایەکی خۆبەخش لە قوتابخانەیە لە قوتابخانەکانی دەنیمارک ڕۆژانی یەکشەمان ئەچووم دەرسی کوردیم ئەوتەوە لەگەڵ چەند خانمێکی کەیا کە وەکو خۆبەخش لە ڕۆژی پشومانە کە کارمان کردو هەموو هەفتەکە بۆی یارمەتی مناڵی کورد بین فێری زمان ببێ بەڵێ تۆ دەبێەوە بڵێن کە لە سوشال میدیا لە تۆڕە کۆمەڵاتەکان چالاکی ڤیددیو دروست دەکەی ڤیددیۆی پەروەردەی فێرکاری زۆرتر
بۆچی پێت گرنگە و ڤیددیوانە دروست بکەی زۆرتر بۆ کوردی دانیمارکە یا بۆ کوردی شوێنەکانی دیکەش بەو هیوایم ئەو ڕێنمایانەی کە من ئەیم بگاتە کورد لە هەر جێگەیەک بێت لەبەر ئەوەی پەروەردەکردنی مناڵ بە ڕێگەی وڵاتی ئەسکەندە نافیەکان ئەگەر بیگرین هەمویان لە تۆپان یعنی پەروەردەیەکی زۆر باش مناڵیان پەروەرداکەن مناڵیان فێرەکەن لەبەر ئەوە حەزەکەم ئەو بیرۆکەیە بگەێنمە خێزانی کورد و هەروەها بە زمانە جوانەکەی کوردی چیرۆک ئەخوێنمەوە بە کوردی لەبەرەوەی زۆر جار مناڵەکانمان بێبەش بوون لەوەی کە یەکێ بە زمانی کوردی چیرۆکێکی خۆشیان بۆ بخوێنێتەوە نەک ئەو چیرۆکانەی کە مەسەلەن نێنکم بۆ منی گێڕاوەتەوە و دەماودەم بۆ ئەوانە زۆر خۆش بوون و چێشمان لێوەرگرتوون بەڵام ئێستا دنیا گۆڕاوە زۆر باش کردو چکە کوردێکی شیرین تۆ ئێستا کوردی سلێمانی زۆر بە شیرینی قسە دەکەی ئەمە گواستێتەوە بۆ نەوەی دوای خۆت لێرە لە دانیمارک بێگومان بە زمانە جوانەکەی کوردی گفتوگۆ لەگەڵ کچەکەمەکەم بەڵام بێگومان بەداخەوە لە بەرەوەی خێزانەکەی من گەورە نییە هەر کاردانەوەی هەیە کە زمانی دەنیمارکیەکەی باشتر بێ لە کوردیەکەی لەبەرەوەی بەرکەوتنی لەگەڵ کۆمەڵی دەنیمارکیە زیاترە لە مناڵیەوە بە زمانی دەنیمارکی یاری ئەکا بە زمانی دەنیمارکی ئەخوێنێتەوە بە زمانی دەنیمارکی ڕۆژانە چەند سەعاتێ بەرکەوتنی هەیە و کاتێک ئەگەڕێینەوە بۆ ماڵەوە بە زمانە جوانەکەی کوردی گفتوگۆکەی ڕاستە کاک عەدنان مەهابەت خانم دەبێژە لە گۆڕی یاسایان لەڤەر ئەن تشتێکی وسانینە و دەولەت پشتەوانی 100% بکە و بڕۆ گەرە کوردی فێر ببە هەر وسا بووە لە دانیمارک ئەنجی بەرێ بۆ ئاوایەکی دن بوو کاکی من چەندین ساڵ بەرینە یان بەلکی 15 سال بەرینە قانون یاسا بوو هەموو بەلەدیە هەموو شارەداری مەجبور بوون زمان پێشکەش بکەن چ زمان بە ینی گورنلەندی بە کوردی بە عەرەبی بە چه هەموو زمان یعنی مەجبوری بوو پێشنگ دەمێکی سەر وەزیرێک هات ئەم مەجبوریەتە ڕاکرد گوت داوطلبە داخوازە ئەگەر شارەداری بخوازن پێشکەش دکەن لەوانە دو سێ شارەدێرێن گەورەیە یەک کوپنهاگن ئۆرهوس ئەوانە بۆ ئەمدی دەوام بکەین دەستی سیاست لەوێدا هەبوو یەنی تو گوتن ئەگەر بخوازن نها بێ شارەدێرە ئەس لێ دمینم ئەگەر ئەس بکارم 12 زارۆکم پەیدا بکەم شمارەوان تەسجیل بکەم بدەمە بەلەدیە مەجبورە بۆ من کلاسێکی vekettin لێبەرێ هەم پارەی مامۆستا ددان هەم پارەی کەلوپەر و پرتوک و ئەوانە ددان و ئەگەر vê belediyê nekarî kilaseke ji veke mecbûr bû ji bo belediya jîran wê derekî wan em heqê hatin çûna wan jî li ser wan bû ew nemaye lê eger em bixwazîn mecal heye rêgirîn nîne qanûnen hemû mecal hene bin gelek navan da xwendina xwebaşî heye xwendina wextê vala heye yani li wan gelek statûyê wan gelek kategorî hene li belediyan mirûşê wan îstîfade bike واتە تو dibêjî Kurdê vir gelek giring nabînin zarokê xwe bişînin mesela ew e min çendîn salan dersa Kurdî min dida carekê bêjim nêzîkî nehwêt kes ser lê dabû ez gelekî kêxweş bûm ez yêsir çûme şaredariyê min got yanî em du mamostane têra nake ka dest pê bikin bi pêncan encam hat heçî min telefon dikir digot zarok westiyayne min got ha zarokê xwe nivîse digot bû me Tirkî min hemeşine Tirkiyê nehatin Feta tu ez bêjim kes li te baştir nîne ku li ser vê meselê baxeve xanimata Danîmarkiye lê zarokê te Kurdêke pir baş dizanin te fêrkirine ne dewletê hevkarî nekiriye te min çi ne min zarokê me hez dayîk bûm min biryarda min got ez ê gel wan Kurdî baxim ez naxwazim me tercümanê bû zarokê xwe li gel dûtmam û pismam û dapîr û bapîrê xwe baxivin min Kurdî bi hişkî girt û ez pêş anazim ku her zarokê min Kurdî gelê baş dizanin rast e tercümaneke dibêjin zimana dayîkê lê ya te bû zimanê bavê ne bê bavê rast e Kurdiye hekariyê taxivin belkê de henakan pê dikin bêjin kekdeniz bêje ez kişk em nizam kişk çi ye kişa min bêje çi Kurd e nizam kişk çi ye vêza çîroka Kakdenîz bixwe jî çîrokeke gelekî balkêşe bi rastî Kurdê Anatolya dayû bav Kurdî nizanin lê Kakdenîz bixwe ne tinê Kurdî dizane kursê Kurdî jî vedike û pirtûk jî li ser Kurdistanê dinivîsîne çi li te kir Kakdenîz wekû kesekî ku li Danîmark li dayek bûye wekî me got dayû bav Kurdiye mixabin Kurdiya wan çûye lê tu hem Kurdî fêr bûyî hem pirtûka jî dinivîsînî Wala tesîra hunermend şiwanperwer li min pir hebû
از 15 سالی بوم من کلمه گوتنکی کردی ندزانی من گوهی خدا سترانی شوان پرور هر چقدر که من سترانین وی فهم ندی کردی ساجی گلک تاثیر و باندور لمن کرد دور از فیری کردی بوم و نه از فهم دکم ستران وی فهم دکم یعنی دکارم بیجم هنرمند پر تاثیر لجواتی کرد به تایبتی شوان پرور هر وها گلک حوالین من کردن ارمیه یعنی جر روشلاتی کردستانی هبون نو هاتو بون دانمارک وک پنابر هاتو بون دانمارک و دمه دانمارکی آوان تو نبود کردی آمنجه تو نبود از مجبور بوم کردی فر بوم اوج مجبور بوم دانمارکی فر بوم وسا از فری زمانی کردی بوم در حق مثلا دبستان کردی عن فر بون زمانی کردی ما دبستان کردی یعنی کتابخانه کردی لی کوپنهاگن وکر من بخواه وکر به آلیکاریا پیشگیریا فدراسیون کردی و دیا کرد دبن سروکاتیا ککاتنان 200 کس گوت امی وارن 200 کس و نود جوان جارا یکم هات نهاجی پنجی جارا ششتی هفتی کس تین و لی باجار آرهوز زاروکین کردن کتین آنجی هم زاروکان هم مزنان هم کرمانجی هم سورانی و آستا دسپیکی و آسپا ناوه راست ناوند هر دو هنه و من هفته یک باره من دبستان کردی لی باجار آرهوز جوا کر آرهوز دویمین باجار دانمارکیه هم کرمانجی هم سورانی یعنی اگر کرد بخوادن فیری زمان خواه ببن دکارن زاروکین خواه بشینن دبستان ما لکرد دانمارکی که لنفشانو دپرسی از تشتکی تخوازم دبجن لدنیز بپرسه كاك عدنان جي دقا وكي مختار ما يلفر تتشوى مختارتي يعني كراستي ناولهات از 16 سالن از روزنامه‌گری کردی دکم دانمارک جبر وی من گلک ملتان هی پیوین یعنی مقابله کر جبر وی گلک کس ناستکم راسته دلني خان نويكي نوي كردي دانمارك ايوان لو بواردا خەریکی ئێستا بوارە ئەکادیمیەکەش چی بکەن دایک و باوکو لێرە لە دانیمارک چی بکەن بۆی ئەوەی ئێستا کاک عەدنان دەیڵێ ئەمە شتێکی هەر لێرە نییە بەڕاستی لە ئەڵمانیاشەیە لە زۆر شوێنی دیکەی دایک و باب دەڵێن منداڵەکانمان بۆ فێری کوردی بن هیچ پێویستمان پێی نییە پێویستمان پێ عەرەبی فێر بن پێویستمان پێ تورکی فێر بن چکە لە زۆر شوێن پێویستیان بەو زمانانە دەبێت چی بکرێت کاکێ من کاتێک کە ژنێک منداڵێکی لە زگدایە و لەو کاتەوە کە منداڵەکە دەست بە دروستبوون دەکات ئەو دایکە پێویستە بە کوردی قسەی لەگەڵ بکات کاتێک کە منداڵەکە لە دایک بوو ئاماژە بۆ شتومەک ئەکات کە ئەوە چییە تۆ دەبێت بە کوردی پێی بڵێ چونکە ئەو منداڵە لە هزری خۆیدا وێنە دروست دەکات بۆ ئەو ناوانەی کە تۆ پێی دەڵێ لە درێژەی ئەم پرۆسەیەدا ئەو وێنە دەبێت بە وشە ئەو جار وشەکانی هەیە دوای ماوەیەک دەبێت بە چەمک مەفاهیم دوای ماک دەبێت بە ڤیدیۆ دەبێت بە فیلم لە هزری ئەو منداڵەدا بۆیە جیهان بینیەکی دەداتی ئەوەی کە دێنیز دەڵێ من کوردی تێ نەدەگەیشتم بەڵام حەزم لە گۆرانیەکانی بوو ئەوە جیهان بینیە زمان تەنیا ئەو ئاوازە نیە کە ئێمە گوێمان لێتی زمان یەکدانە پرۆسەیە زمان کولتورە زمان هەستە دەزانێتەوە لێت تێبگە دایکی کورد لە دانیمارک بەرپرسیارەتی هەر گەورەیان لە سەرشانە دەبێت کە مناڵەکە لە ناوسکیانە لەوێەوە خەریکیەوە بن فێری کوردی بکەن ئەو قۆناغێکی دیکە ئەوەیە کە ئێمە دەیبیستین ئەو شتە ڕۆژانە منداڵەکەم کوردی دەزانێت قسە بکە ئەو زۆر باشە بەڵام دەبێت بزانێت بە کوردی بنووسێ و بە کوردی بخوێنێتەوە بۆچی ئەو شتەوەیە کاتێک کە مرۆڤ قەڵەم بەدەستەوە دەگرێت و دەنووسێ دنیای ئاگا و نائاگای مرۆڤ تێکەڵ دەبێت ئەو شتێک کە فرۆید زۆر بە جوانی باسی دەکات دنیای ئاگا و نائاگای مرۆڤ کە چی حاڵەتی ترانسەوە دنیای نائاگات چالاک دەبێت دنیای نائاگای مرۆڤ مێژوەکەی زۆر کۆنترە لەوەی کە ئێمە لە ئاگای مرۆڤدا دەیبینین ئەوەی کە دێنیز دەڵێ حەزم لەو گۆرانیە بوو ئەوە دنیای نائاگایە بە تۆی دەدا و کاتێک کە تۆ منداڵەکەت لە زمانی دایکی بێبەش دەکەی یەک دانە دەروی قوتابخانەیەکی زۆر گەورەی مێژووی ژیانی و منداڵە دادەخەی بۆچی وایچکە جیهان بینیەکەی دای دەخەی دەمێ بە زمانێکی تۆزێک زۆر زمانێکی شیک و زۆر ئاستبەرز قسە پێێک بەس دەمێت دایکان هەیە زۆری نەخوێندێتەوە ئەویش تێبگە کاتە دەڵێ دایک کە منداڵەکە لە سکیدا لەوێەوە دەبێت بە کوردی قسە بکات ئەوە تێگەیشتون گۆرانیەکان دەبێت لە ماڵەوە کوردی بن
کوردی دانیمارک ناها کوردی هەر شوێنێکی دیکە لە دنیایان ئاگاتان لێبێ گۆرانی دیکەش با گوێ لێ بگرن بەس کوردیان گوێ لێبێ لێ فێر دەبن چی دیکە هەیە یعنی سێم چییە بە کوردی بژین جیهانبینیەکی کوردی بدە بۆ منداڵە ئەمە ڕەنگە هەندێک کەس پێیان وابێت منداڵەکەم لە دانمارک گەورە دەبێت زمانی کوردی بۆ چییە کەسێکی دانمارکیە بەڵام زۆربەی فەلاسفەکانی دنیا زۆربەی ئەوانەی کە ئێستا نیۆرۆ ساینتیستەکانی دنیا زۆر لێکۆڵینەوەی زۆر گەورەیان لەسەر کردووە کە کاتێک کە ئەم منداڵە زمانی دایکی وەردەگرێ و جیهانبینیەک دەدەی بۆ منداڵە لە درێژەی پرۆسەی تێکەڵاوبوون بە کۆمەڵگەی دووەمی واتە بنەماڵە کۆمەڵگەی یەکەمی ئەو منداڵەیە کۆمەڵگەی دووەمی منداڵەکە بەختی ساوایەنەکەیەتی سوزام دەرەوەی بنەماڵەکەیەتی هاوڕەکانیەتی ئەوەی کە مەهابادخان دەڵی یاریەکانیەتی کاتێک کە تۆ بە کوردی شوناس دەدەی بە منداڵەکەت زمان شوناسی ئێمەیە کاتێک کە ئەو شوناسەی وەرگرت زۆر باشتر دەتوانێت لە ناو کۆمەڵگەی دانمارکیدا جێگا بۆ خۆی بکاتەوە ئەمە بە شێوەی زانستیش سەلمێنراوە زمانی دایکت زانی زۆر ئاسانتر دەتوانی فێربی زمانەکانی دیکە فێربی چالاکتر دماڵبات هاوەدە هۆن هات نەڤەر کوردی ڕۆژاوا بە مەسەلا زمان و کوردایەتێ گەلێکی ئەم دەزانین چاوان گەلێکی خورتن کوردی هەمی پارچە خورتن لێ هەنێک هەنە گەلێک زێدەتر لەسەر دەسەکنن هون دایوباوێ وە چ دەبێژن لەسەر vê مەسەلێ سەر مەسەلا زمانی کوردی بەێ پاراستنا زمانی لەڤەر ئەو پاراستنا زمان بەێ نها ئێمە بۆ نەساڵ زیاتری نەساڵە ئێمە لە باژاری دانیمارکن وڵاتی دانیمارک بەژارە ئێمن ئەس هەمە و 6 خۆبرای من هەنا و دماڵە ئەمەدا باێ من ئەزانێ عربیشی قسە بکەی ئەو کوردیژی بەس ئەو کوردی لەگەلمە داخەوێ و جیامژ عربی ئەبەدەن نزانێ بەس بە کوردی جیامە باێ من دبێژن ئەمە ئەنو گەلێکی باشە و لازمە ژی یعنی وندماڵە خۆدا بە کوردی بن ji ber got hûn zêdetirî bekî neh deh saeta hûn derve ne bi zimanekî dî diaxivin vegelekî yanî giring e ji bonê hûn jî parastina zimanê xwe bikin hûn yanî hûn weke bêjê mecbûrin bi zimanê xwe denkin û em jî bi gelekî vî tiştî yanî kêfxweşin enû me zimanê yekî hebe me got zimanê te nebe kesek zimanê xwe nadê te fe baş e zimanê yekî hebe û yek parastinayê bike yanî baş gelek spas gerek ez navberekê bistînim piştî navberê dixwazim li ser sê mijara bisekinim مثلا بەختەوەریە کوردی دانیمارکی بڕاستی ئەوژی بەختەوەرن وەکی دەبێژن دانیمارکی بەختەوەرن کۆچبەری سیاسەتا کۆچبەری ئەو قاس خراپەوەکی ئەم دبینین لە دەرەوە و پرسیارێکژی ئەگەر جارێک دن هۆن ببن کۆچبەر جارێک دن ڤەتگەڕن دانیمارکیان ژن دەچن جایکردن لێ بەرێ ئەم دەچن ناوبڕێکی دوبارە سڵاو گفتوگۆیەکی گەرب و گوڕمان هەیە لەگەڵ کوردی دانیشتووی دانیمارک کوردی کوردستانی دانیمارکی باوە وا بڵین هەست پێ دەکەی ئەوەی کە لەسەر بەختەوەری دەگڵن لەسەر دانیمارک بەڕاستی تۆزە بە کوردی ئێرەشەوە دیارە خەڵک لێرە زۆر پێ دەکەنێ ئەمە لە چینە هەندێک وڵاتی ئەوروپی بۆ دیاسپۆرا دەبین خەڵکەکە زۆر بێتاقەتە گلەی هەیە بەڵام ئەوانەی ئێرە یعنی بە دەردی بە کرمانجی دەڵێن دەف بکەنن هەمویان ئەم بەشە دەمێ لەسەر ئەوە ڕابوەستم بەختەوەری لە دانیمارک دڵخۆشی خەڵکی دانیمارک ئەمە ڕاستە یا تەنیا لە میدیادا باز دەکرێت کوردی دانیمارک بەڕاستی بەختەوەرن کاک دەنیست تو بێژە چونکی تو بێعالی دەبێژی تو لەڤەر لەدایک بووی gelê Danîmark li gor rapirsî û lêkolînan geleke milleteke pir bextewarin û Kurd Danîmark jî beşek jî nüfusa Danîmarkî ye bes fark heye yani gelek Kurd wek koçber dijîn hinek ji wan li kampan dijîn û rewşa wan zehmet e ditirsin em ê bişînin rojhilata navîn ئەمێ پاشی لەسەر کۆچبەریە ڕابوەستن لێ کوردێک و ماف وەرگرتنە نهابوونە هەم وڵاتیە دانیمارک مافێوانێ ژیانە هەیە لەڤەر تو دەگەل گەلەکا داخەوی بڕاستی ئەو بەختەوەرن wekî ez dibînim bi nezareta min bextewarin û gelek tiştin baş li Danîmark kirin
لدانمارك جيجيري شارعداري كرد هبون اندام مجلس ين كرد هبون لیستیکوان كرد اندزیار كرد بیجیسکن كرد جنك بوبو جوانترین جنا دانمارك شاه جنا دانمارك 1999 يعني قالك ام سوران دي بيجين شاه جوان اره راست باش كاك عدنان توجي مرد لدبرسد بيجت خلكي كودري بيجب خدي از هجي نزوجي منه لناتو بدانماركي جي حسابي چونكي تو زوجي دانماركي وسانه بختورن وكردي لدانمارك جي براستي بختورن كي من از كردستاني مالي از كرد دياسبورا ما كرد دنمارك ما راست از دي ليره بمرم ليره بمرم شارتم مال بطم ليره يعني بختورم بهمشي و بوش يعني لكل نام نتوي نشان ده الدنمارك جاران دومين جاران سيومين دولة منترين دولة ولات الدنيا هذا راست اگر تو یکی سوئدی و یکی نروژی و یکی فنلاندی و دانمارکی به دانمارکی گلک بختوارن روکنن کیف خوشن دکنن کیف آن خوشه بختواری زکی تیرتی اگر زکی تیر به برسین نبی اشکالات یا پروبلم خارنه یا مدرسه یا همه تشتین یعنی اینفراستراکتور کو بیشتر تشتی پیوستی به هبیت همه البردستی امکان همه هنه جوجبوه لی انسان خواجت به بجیره بیجی از دخوازم بختوار بم اگر هدف من لهکاری خان یک شکرین با بین اکه مازن شکم اجزارو که خواج مال خواج جزیان خواج ببکوشم گویده که جبو خانیه که از بختوار نمیگاوه هدفم جده لی اگر بخوام جیانه که باش راحت دابین بکم جبو خوا و بود در دوری خوا همه مجال هنه ادکار موید لدانمارك همه مجال هنه او مجال هنه محمد خان دليتي منیش هەمان ڕێی مامۆستام هەیە ئێمە فرسەتمان هەیە لێرە دڵخۆش بین وەکو دەنیمارکیەکان باشە دەنیمارکیەکان بۆ دڵخۆشن لەبەرەوەی سیستەمی وڵاتەکەیان وایە کە دڵە ڕاوکیان نییە ناترسن لە بەیانی چی ڕوئەیە لە وڵاتێکی ئامانە ئەژین کاریان هەیە و کاتێکیش کار لە دەستەیەن بۆ ماوەیەکیش بێت ئەتوانن پشت ببەستن بە دەوڵەتەکەیان بە سیستەمەکەیان کە یارمەتیان بە هەتاکەونەوە سەر پێی خۆیان هەروەکو مامۆستاوتی دڵخۆشی دەستکی تێرە پێش ناوبەر گوتت بەختەوەری پەیوەندی بە زمانی داکیشەوە هەیە پێت خۆش بوو باسی بکەین بەختەوەری وشەیە کە زۆر شت لە خۆیەگرێ بەختەوەری ئەو کاتە من بەختەوەرم کە وەرزشەکەم ئەو کاتە من بەختەوەرم کە ئەتوانم بە چەند زمانێک گفتوگۆ بکەم ئەو کاتە من بەختەوەرم ئەتوانم کتێبێ بخوێنمەوە لەبەرەوە من ئەڵێم هەموو کاتێ ئێمە بڕیارەیەن کەی بەختەوەر بین لەبەرەوە زۆر گرنگە هەر تاکێک خەڵکی هەر جەیەک بیت زمانی خۆت زمانی دایکێ بە پاراوی بە جوانی بگەێنی بەنەوەکەی خۆت و ئێمەش کارمان ئەوەیە لێرە کە بە خەڵک بڵێین شەرم لە زمانی خۆت مەکە زمانێکی جوانمان هەیە زۆر ناشرینە بەداخەوە کە گوێمان لێە بێ شانازیەکەن بە مناڵەکەیان زمانی دووەم و سێمە زانێ بەبێ ئەوەی زمانی دایکی بزانێ کە زمانە سەرێکێکێ دڵنیاخان کچی ڕۆژهەڵاتی لە باشوور ژیاوی بەدبەختیەکانت بینیوە خۆشەکانیشت بینیوەی کوردستان و وڵاتە جوانەکەی خۆمان ئێستاش لە دانیمارکی تۆ ڕەنگە لەوانی تر کە جگە لە جەواهیرخان لەوانی تر نوێتر بی لەوەی کە جیاوازەکە زۆرتر ببینی بەختەوەری دانیمارکیەکان لە چیدایە و کوردی ئێرە چی شتێکەیە کەوان لێ دەکات دڵخۆش بن بەڵێ هاوڕیانم نمونەی زۆر باشیان هەبوو من پێم خۆشە لە لایەکی دیکەوە تۆزێک باسەکە بکەمەوە دیارە پێم وایە لەبەر سیستەمەکەیانە کاکێم خەڵک لەم وڵاتە حکوومەتەکە دەژێنن چونکە پارەیەکی زۆر دەدەن وەکو ماڵیاتیان بە کوردیەکەی نازانم چی ترێ وەکو باج کەواتە ئەمان خەڵکە کە حکوومەت دەژێنێت بۆیە لە بەرامبەریدا ژیانێکی باشیان هەیە واتە تۆ کە کار دەکەی بەشێکی زۆری ئەو پوڵی کە بۆ دێ ئەو پارەی کە بۆ دێت دەیدەیەوە بە حکوومەت لە بەرەوەی کە بتانی نەخۆشخانەیەکت بەخۆڕایی هەبێ خوێندنی بەخۆڕایت هەبێ منداڵەکەت بتوانێت لە ئاسایشدا ژیان بکە ئەمە لایەنێکێتی لایەنێکی دیکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە لە خۆمان بپرسین بەختەوەری چییە؟ من پێم وایە میلەتی دانمارک میلەتێکن کە بەختەوەری لە شتە بچووکەکانە دەبینەوە ئەگەر لە لایەکی دیکەشەوە لێ بڕوانین کۆمەلگای دانمارکی کۆمەلگایەکن کە
پڕن لە فەلسفەی وجود لە فەلسفەی بوون چونکە ئەگزیستانسیالیزم لێرەوە سەری هەڵداوە لە دانمارکەوە سەری هەڵداوە بۆیە ئەمانە دەزانن بوونی مرۆڤ چەندە گرینگە و ئەو ماوەیەی کە تۆ هەتە لە ژیاندا چۆن بژی دەزانی شتەکان بەڕەش و سپی نابینن لەو ناوەدا ڕەنگی دیکەش هەیە کە ئەگەر من ئەم ماوەیە بارودۆخم باش نەبوو دەتوانم هەستمەوە وەکو باسم کرد سیستەم زۆر کاریگەرە لێرەدا بەڵام وەکو مێنتاڵیتەی خۆیان وەکو چاکی دانمارکی پڕن لەوەی کە هیوایان هەبێ ڕەنگەکان ببینن بتوانن بەختەوەری بدۆزنەوە لە شتە زۆر بچووکەکاندا ڕاستە هون بەختەوەرت لە دانیمارکی بختار يعني كيف خش؟ أري أري السعادة بعربي سعادة بلي هابينس والله هو أم كيف خشن اللي بدر الناس برجو دنمارك كأنه بلدك إنه يكي يعني شرط دنينا تشتي يعني أريكاريا خلق كي أريكاريا خلقي جو إنه ضعيف وكم بيجن إيجو نكار بأري خوجي بكي حكومات بدري سيستم بدري أري مروفات كي تشتنا دي هنا وكا قانون ما قانوننا تأثير جالك صحتها ما نفسي دكي بس وكدن يعني بجارك خوشة خندنتي ده هيا يعني خوارن هيا إنه جالك تشتي ما هنا مقارنة خوش ببين مقارن هرنا يعني نخوش خاني أفضل خوش ترى سليماني خوش ترى سليماني خوش ترى والله زهر کاک دەنیس تو لەڤەر لە دایک بووی مێنتاڵیتەیە دانیمارکیاژی باش ناستکی ئەڤە نەڕینا کووردا بوو لەسەر دانیمارکیا و لەسەر بەختەوەریە بۆ تە چاوایە ڕاستی ڕاستە بێ دەبێژن دانیمارکی بەختەوەر کەس دەبینم وەکی دەبێژن دە ڕێنکینگاندا هەرگاوە هەژمار یەکن چ ماوەسایە دانیمارکی میلەتێکە بەختەوارن ji ber ku sîstema wan heye nîzama wan heye دولتك هي كو هرتم لبيشتا هم ولاتين خونا وان دباريزه لديجي غلطيان لديجي خطريان اگر نخوش بكوي دكاري بيچي نخوش خانه به اوایکی بلاش دولت دانمارک پارات دا يعني و خواندن جي هر وسا دولت دانمارک پیشگیری خواندوانان جي دكن بدانمارك دبيجن اسو يعني بارادن هرمه دبي واريته يعني دانمارك دولة دانمارك سيستم دانمارك وسا تشيكرين كو ملت دانمارك كي خوش تبن دل خوش تبن يعني بختوار دبن باشا سر مجارة كوتش بري اما باخفن از بتدس بيدا كم چونكي تو چي وا چيرو كاجي دبيجي بو خلكي ليفر بحثي مثلا كوتش بري ام مصادبين لدرفا دانمارك پر خرابه بو كوچبره پر تونده او سيستما كونها لبريطانيا دبيجن ام كوچبره تشينين رواندا ايطاليا دبيجم تشينين البانيا نظام ولاتك دن يكتي اوروبا نها دبيجه ام كوچبره بشينن درفي ولاتي دبيجن وان دانماركيا تشكر چونكي قالك ديال كوچبره خرابون وهي براستي خرابه دانمارك هو بلي ابتش راستا قالك يجو امورنا سر قانون هجره immigration باتجاه پنابر كردا بكرداجي وحمو پنابر يقول دنمارك قالك يو كبيجي آسي كرنا يعني بمعنى كأنه قالك قانون إخوة خراب كرنا جبر شيء جبر جوكا سيني لكي بشينا دنياي إنه أمنا خوزن پنابر ورنا بيداري فانها از كاري تطوعي دكم الكامبا بنابراجي والكامبا اجو خلكي ديبورتكن يعني جي دنمارك يعني توري راستي قالك زيدا بنابرناينا دنمارك جبرجو قانوني واناكي قالكي يعني آسي كرنا قالكي نخوش كرنا وجبرجو اوج تشتشيبو جي صالا 2015 جي تسبكر يعني هر يعني يكا يا وزيرة هجرة دنمارك ويناكي هرتشت يعني آسي دكرن وآسي دكرن وكامبا اجو يا بنابراجي يا ديبورت كرنه مثلا جمارك قالك مازن جيد ودري دهنا يا مثلا كرد هنا عرب هنا ايراني هنا قالك خلق بتده هنا وهناك دودري ده مثلا شش حفت صلاه ودري معنا هناك هنا 10 صلاه اجبار جو دنمارك نكاري اجبار بك هناك بشينه وهناك اجي اجبار تكشفر بشينه فيعني توري ميزني روشة هجرة زيدا راسي نخوش اتجاهي بنابرتا مرافي كوما في هبن لدانمارك بختورة لي كوما في نبن قال لك ببختنا وصا
والله جو عائلتها يكي بكيرة خزانك لقل إمم ها خزانك كم ليرة لدنمارك برا من زور خوش حالم أو لقل إمنن بلي أخيرا سورانيش قصي كرت كاك عدنان مديتك ومن وصاد تو صاد كرت يعني نا وساجي نقل لك ببختن نا راسي كي من اوين کو پلا کامپان دانن روشون گلک خرابیش ویه برسینینن نان روزانه هیا خارم و خارنان هیا لباس جل اگه نبیجی خارچ سور دریدی پیدا دکن یعنی برسوت اینن جهوان جی گرمه لی دهاتیک نه و ایش روزک نینه آیا هنده کنه بلکه 7 سال من اجاره که چون بود ترجمانی داره که ایش اگه هبو داره شلنده آنستخوب این خانم اگدید جی روشلات بو 7 سال بو لوی کامپه بو جی کامپه که دانه یدی میگه 7 سال تو چیت که واندارانه گونا دارم من راستایی که نمی این راستانه باشه دی چی به گفتم ولی رماینا یعنی جهیلک 7 سالان رون تخاره و نزانی که صبح از لیرم آن چویمه اوه بختواری یک نینه اوه بختواری یعنی اوه ظلمه که لی رخ دیدی که من میزه بی که جی افغانستان بگیره حتی دیگه هیت شاخ آفریقا لی همه درین دنیا و بر اروپایی وقتین اصلا که هزاران انسان دریاست بی دریا اگه خنقینه یعنی 5-6 نفر بوده که بچوک سوارده بین بر اروپا تین یعنی اروپا جی داره که مجبور حدوده که دانیتن چون که دنیا یعنی 2 ساعت جهگ وقت اروپا جهگ المازنینه همه دنیا قصد کردن حقا جیش برای که برسی دراون شر دراون ناچاریتین او انتیم به کیفا خواه ناید فقط از چی بیجم یعنی دنمارکی حقا نه بقول من نه بقول من مجال هيا زيادة كاس لدنمارك بمينن الفيجي يا اسبير حسم اوين كو جلك تنقاوية دابن لتركيا مثلا خطر جيان اللي سروان هبه مجال ده نوان آنجی ایران هاتبن کرد بن فارس بن چی بن خطر مرنه کشنه لسترانه یا پرانیان دیگرن لی همی کشینه راست دنیس تو چی بیجی دبینم تو سوالی دنی ریاض بیجم بدلته نه و که عدن بیجی خو کوچبر نبوم دبی وارد تجربه منتونه راست وک چاو بیجم یعنی راجنامه وانی کرد من لگل گلک کردن کوچبر هی پیوین کرن و دبینم اره وکی کو که عطنان دبیجه اوان ده توی خو یعنی پیش روز خو نبینن دی کامپان دمینن و نزانن سبی چی لبین جبر ویجی روشه زحمته جبوان زحمته دلنا خان تو دلیچ بله من زور هاورام لگل هاوریان ل 2018 بو پیموای ایمیگریشنی دانمارک بڕیاری دا کە ئیتر ئێمە پەنابەرمان ناوێ و لە جیاتی وەرگرتنی پەنابەری زیاتر با هەوڵ بدەین ئەوەی کە لێرەیە ئینتیگرێتی بکەین بیان خێنە ناو پرۆسەی تێکەڵاو بوون بە کۆمەلگاوە بۆیە منیش پێم وایە زۆرتر ئەو کارە لەبەرەوە دەکەن ئەو کەسانەی کە ناچارن وەکو مامۆستا فەرمووی مەترسی گیانیان لەسەرا تحملی دەکەن و دەمێننەوە چونکە ناتوانن بگەڕێنەوە و ئەوان ئەوەیان دەوێت ئەو دەرکەوتنی ئەو ڕاستیان دەوێت بۆیە پێم وایە ڕەوشیان لە کەمپەکانی پەنابەری بەڕاستی باش نییە باش نییە زۆر باشە دەتەوێت لەسەر ئەمە قسە بکەین مەهاباد خان بە خۆشحاڵیەوە بەداخەوانێ یاسای پەنابەران لە وڵاتە زۆر سەختە و ئەوانەی کە پیایە ئەڕۆن بە باری دەرونیەکی خراپە ئەڕۆن تووشی تراوما ئەبن ئەوونە لە چاوەڕوانیان تووشی خەمنۆکی ئەبن تووشی سترێس هەبن و بە تایبەت ئەگەر خێزانیان هەبێ ئەو کاردانەوەی ئەبینن لە مناڵەکانیانە لەبەرەوە بەداخەوانێ دەنیمارک یاساکانی زۆر توون کردووە ئەویش هۆکاری ئەوەیە کە وڵاتێکی بچووکە نایەوێت بێگانە بێتە ناوی و ئێوێ کولتورەکەی خۆی بپارێزێ لەوە ئەترسێ کولتورەکەی تێک بچێ و تێکەڵ ببێ باش کاتم نەماوە بەڵام زۆر بە کورتی دەمەوێت بزانم هەر لە جەنابیشت ئەگەر جارێکی دیکە کۆچبەر ببیەوە دیسان دێوە دانیمارک بێگومانی ئەمەوە بۆ دەنیمارک بێگومان دێەوە بەختەوەری کە و بڕیارەتداوە لێرە بەڵێ من زیاد لە نیوەی ژیانم لە وڵاتە بووە لە وڵاتە خوێندنم تاو کردووە لە وڵاتە کارم کردووە لە وڵاتە بوومە دایک خێزانم پێکەوە ناوە بڵێ دەنیمارک لێرەیە وەکو کوردستان گەرەگەس شتە بە ئاوایەکی دن بپرسم بێژم
تا تجارە گوتیە خۆزی ئەس لە دایرمارگ نهات بام دنیاە ناوەڵام من نەگوت تا تجارەسان نەبێت من نەگوت ئەس پاسیە کالکی خۆ یانە باپیری خۆ دەکەم ji ber کو من لەڤەر چێکردن لەڤەر ئەس هاتممەدنی و هاتە دانیمارک دانیمارک هەر تیشتا من دبستان و خوێندن و هەر تیشتانە من و دەکارم لەبەر دبستانێکە کوردی وەکم یانە بەڕاست لە ئیران و ترکی نکارم تۆ چ دەڵێ دڵنیاخان داهاتێتەوە دانیمارکە دەچێ جەیەکی دیکە کاکێ من ڕاستیەکەی وەکو وڵات ناتوانم بڵێم دەبوو هەر دانمارک بێ بەڵام دڵخۆشم کە ئەمڕۆ لێرەم ئێوە بیری لێ بکەنەوە ئەگەر من لە گوندێکی ڕۆژ هەڵات مابامەوە ڕەنگە ئەمڕۆ نەمتوانی بایل بەو ئاسانیە لەگەڵ کوردی هەر چوار پارچەی کوردستان دانیشم و بکەومە دیالۆگەوە کە بۆیە پێم وایە دیاسپۆرا هەلا ئێمە دەبێ و هەلا هەڵی گەینەوەەوە بتوانین بۆ شێوازی کە دەبێ استفادەی لێ بکەین چونکە ئەم دانیشتنەی ئێمە ئەوڕۆ دانیشتین بێکەوە کەوتینە دیالۆگەوە قسەمان بێکەوە گرت ئەم دیالۆگا وتاری هاوبەش دروست دەکات ئەوەی کە دەبێت دیاسپۆرا لە دەرەوەی وڵات بیکە ئەم وتارە هاوبەشەیە کە بناغی کۆمەلگای ئێمە بنیاد دەنێتەوە کە ڕەنگە لە ناوکە نتوانین ئەو کارە بکەین ڕاستە سوپاست دەکەم کەوت بیر هێنامەوە بەڕاستی کوردی هەر چوار پارچەی کوردستانین لێرە پێکەوە دانیشتوین ئەمە بیرم نەما بوو سپاست دەکەم کاک ئەندان تو چت بێژی خانم نابیستە خانم نزانە ئەمە بزانژی ئەس بشانازی ژێ بێژم هیوی دیکەم جارێکی پەنان نەبم بوو چ دەران یعنی لەسەر ئاخاخوا لەسەر کوکەخوا بژیم لێ ئەگەر مەجبور مام دیسازێ دەماکە هەڵبژێرم ئەس هاتم gelek ئالیکاریا میکردن جه دانە من پارە دانە من خوندن مجال خوندن من مکتباخوا خلاص کرد من ژیانێک بخوا دابین کرد ئەس بتای کراسێکی هاتم پێراوێکی دریای پێمە دابوو ئیرو من ژیانێک بخوا دابین کردە لێرە جارێ دی ئەگەر هیوی دکەم نەبوو لێ ئەگەر بووم دەبێمە دەنمارک تو چت بێژی جاوار خانم والله إما بابي ما يعني أف بلد اختاريا أو كبيجي ويناكي قوتا ميورنا دنمارك اللي بري السويد دبو يعني هو أزجلك يعني كيف خوشم لدنمارك إجبرجو جلك تشتاي مراستي وأزجلك بيتشتي يعني جلك ممنون سبيتشتي بس هجر اختيارك قربا يعني من قوت با السويد إجبرجو استقراره بنابرة الويدري بحترة أما الويدري مثلا إقامة من سرد صلاة مؤقتة أزنزام كنجي كيجا روجي بيجنا هەردەرکەوە ینی ژێ دەری حیرە ئەگەر مختیار کردبە ئێسوێت بانە باش زۆر سپاسان دەکەم خۆزگە کۆچکردن نەبووە هەموو کەسە میشە لە وڵاتی خۆی بووە بەتایەتیش وڵاتی ئێمە کوردستانی جوان بەڵام ئەمە سنەتی ژیانە هەمیشە کۆچبەری هەبووە دیاسپۆراش زۆر سپاسان دەکەم کوردی کوردستانیانی دانیمارک کە میوانداریتان کردین لێرەین سپاس بۆ ئێوەش کە لە ماڵەوە تەماشامان دەکەن تا هەفتەی داهاتوو تا دیاسپۆرای داهاتوو بێ بەڵام